بینەرانی عەزیز ئەم کاتتان شاد و بەندە بەڵێن ساڵح و گەلێ خۆش هاتنەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی کورد کۆنەکشن لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە. واز دەخیلە شەمۆ بهیڤیا دەمێن خۆش دە بەرنەما ئیرۆدا ئەم دەگەڵ دوو سیاسەتوانان ئاخفتنە سەرۆکێ پەرلەمانی عێراقی و سەکرێتێری گشتی حزبی دیموکراتی کوردستانی ئیران کوشتنا شەروانێکی ئەمریکی دشەڕێ دژی دەولەتە ئیسلامیدا لە سووریا و هەروەسا کوشتنا کوردێکی بە دەستێ داعش ناڤەڕۆکێ راپۆرتێن منە. بەغداد پێشوازی لە بڕیاری بەڕێوەبەرایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکات بۆ ناردنی سەربازی زیاتری ئەمریکی بۆ عێراق. بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ئۆباما بڕیاری ناردنی 450 سەربازی تری داوە بۆ عێراق و بەمەش ژمارەی سەربازە ئەمریکیەکانی ئێستا لە عێراقن دەگاتە 3500 سەرباز و عێراقیەکانیش دەڵێن هێشتا یارمەتی زیاتر پێویستە. خۆرتێکی ئەمریکی ڕاستی 15 ساڵین زیندانی دەبێ بە تاوانە ئامادەکردنا پشتەوانان چ دەولەتە ئیسلامی داعش ڕەو کۆمکردنا پەرەی ژڤێ کۆمەڵێڕا. وەزارەتە دادیا ئەمریکی دەبێژە عەلی شوکری ئەمین یە 17 ساڵی ئالیکاریا هەناردنا خۆرتێکی دیە ئەمریکی دەکرد بۆ ناف ڕێزین داعش لە سووریە ئەو خۆرجی ڕاستی هەمان جزای دەبە. دادوەر لێ ڤەرجینیا دەبێژن وی خۆرتی میدیا جڤاکیش بۆ هاندانا باوەرین ڕادیکال بەکاردی ئینە. جاک وارنەر جێگری پێشووی فیفا کە بەهۆی گەندەڵیەوە لە ئەمریکا داوا کراوە شەرمەزاریەکانی فیفا بەهێن وەرناگرێ. لە لێدوانەکەیدا لە ترینیداد تۆباگۆ وارنەر نوکوڕی دەکالەوەی بەرتیلی وەرگرتبێ لە بەرامبەر میوانداریکردنی مۆندیاڵ. و سەرۆکێ پەرلەمانی عێراقی سەلیم جبوری لێ واشنتنە و دەگەڵ مەزنەکار بەدەستین ئەمریکی کۆم دەبە هەفکار بەڵێن ساڵح دەلیڤایە هەفدیتناوی هەبوو چەند پرسجێکردن سەبارەت شەڕی کۆمەڵا دەولەتە ئیسلامی داعش و ئالیکاریین ئەمریکا ژ عێراقیان ڕە دووی شەڕیدا. سەرۆک ئۆباما فەرمانی داوە بە ناردنی 450 سەربازی زیاتری ئەمریکی بۆ عێراق وەک ڕاهێنەر و ڕاوێژکار بۆ لەشکری وڵاتەکە. لە ئێستادا 3100 سەربازی ئەمریکی بۆ هەمان مەبەستی مەشق و ڕاهێنان پێکردن لە عێراقن. سەرۆکی پەرلەمانی عێراق کە بەسەردان لە واشنگتنە دەڵێت عێراقیەکان پێویستیان بە یارمەتی زیاترە. يعني هي بالعموم تمثل خطوة جيدة. ئەم بڕیاری بەڕێوەبەرایەتی ئەمریکا هەنگاوێکی باشە و بۆ ئێمەش ئاماژەیەکە بۆ خواست و ویستی ڕژدی ئەمریکا لەم شەڕەدا دژی داعش بەڵام ئەم یارمەتیانە لە ئاستێکدانین بە زوویی ئەم شەڕە یەکلایی بکاتەوە هەر بۆی عێراقیەکان یارمەتی و هاوسۆزی زیاتری کۆمەڵگەی نێونەتەوەیان دەوێت و بە دیاریکراویش هی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. دەمڕاستی کۆشکی سپی دەڵێت ئەم سەربازانە دەنێرنە بنکەی لەشکری تەقەدوم کە دەکەوێتە ڕۆژەڵاتی پارێزگای ئەنبار و دەشڵێت ناردنی ئەم سەربازانە لەسەر داوای حەیدەر عەبادی سەرۆکوەزیری عێراقا. مجرد يعني بە تەنها بیرکردنەوە لە ژمارە ئەو سەربازانە بە مانای دەرفەترەخساندن نییە بۆ دانیشتوانی خۆجێیی تا ڕۆڵێکی گەورەتریان هەبێت لە ڕوبەڕووبوونەوەی دەوڵەتی ئیسلامیدا. ئەمە ژوا دەکات پلان و استراتیژەکان بۆ لە ناوبردنی داعش کەم و کورتیان تێدا بن. هەر هیچ نەبێت بەشێک لە عێراقیەکان هەبوونی هێزی شەڕکەری ئەمریکا لە عێراق بە پێویست دەزانن و ئاماژە بە ڕێکەوتنی استراتیژی ئاسایشی نێوان بەغدا و واشنگتن دەکەن. سەرۆکی پەرلەمانی عێراق دەڵێ بڕیارێکی وەها ئاسان نییە بۆ ئەمریکا بەڵام دەشڵێت لە هەندێک باردا دەشێت پێویست بێت. الاتفاقية بين العراق وبين ڕێکەوتنەکەی نێوان عێراق و ئەمریکا پەیوەندی هەیە بە ئەگەری ئەو هەڕەشە و مەترسیە ئاشکرا و ڕاستە و خۆیانە دەکەونە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا بێگومان ئەگەر هاتو داعش بە شێوەیەک لە شێوەکان لە بەغدا نزیک بووە ئەوە لەوانەیە شیانەکانی بەشداری هێزی سەربازی ئەمریکا زیاد بکات و لەم کاتەشدا دەشێت بەلای خەڵکی عێراقەوە پەسەند بێت. ناکۆچە سیاسیەکانی ناو عێراق وەک چاودێر دەڵێن بەشێکی زۆری گرفتەکان و ئاستەنگەکانی بەردەم عێراقیەکانە و لەسەر و هەمووشیانەوە قەیرانی ئاینزایی وڵاتەکە وەک دەگوترێت یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی دروستبوونی ڕێکخراوێکی تونڕەوی سونە ئاینزای وەک دەوڵەتی ئیسلامی. يعني هي أسباب لە ڕاستیدا هەندێک هۆکارەکانی بوونی داعش پەیوەندیان هەیە بە سروشتی ئەو ناکۆکیانە و هەروەهاش متمانەی نێوان عێراقیەکان کە ژینگەیەکی بۆ دروستبوونی ئەم ڕێکخراوە تونڕەوانە ڕەخساندووە هەر بۆیە لەسەرمانە بە پەرۆش بین بۆ یەکگرتووی هەڵوێستەکانمان و لەو بڕوایەشدام بەردەوامی ئەم ناکۆکیانە و بەردەوامی داعش لە بەرژەوەندی هیچ کەسێکدا نییە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا چەک و کەرەستە و کەلوپەلی تری لەشکری دەنێرێ بۆ هێزە سەربازیەکانی عێراق بە چەکدارە خۆجێیەکانیشەوە کە لەژێر سەرکردایەتی عێراقدا لە شەڕدان. ئەندامی کۆنگرس ئێد ڕۆیس دەڵێت دەبێ حکوومەتی عێراق پەرە بە هاوکاریەکانی بدا لەگەڵ سونەکان و کوردەکانیشدا.
ئەوەی کە دەمەوێت بیڵێم ئەوەیە ئەگەر دەتەوێت چەک بدەین بە کوردەکان ئەوان دەتوانن بەرگری لە خۆیان بکەن یانیش ئەگەر چەک بگەێنیتە ئەو عشیرەتانەی لە ئەمبار شەڕی داعش دەکەن ئەوان دەتوانن شەڕ بکەن. هەر بۆیە بە بەغدا دەڵێن پێویستە هاوکاریان بکات چونکە ئەوان لە بەرەکانی شەڕ زیانی گیانی دەدەن. بەڕێز ڕۆیس کە کۆماریە دەڵێت نردنی چەک بۆ ئەو میلیشە شیعانەی ئێران پشتیوانیان دەکا هەڵەیە کە لە ناوچە کوردیەکان و سونەکاندا شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی دەکەن. هاوکات سەرۆک ئۆباما ڕوبەڕووی ڕەخنەش بۆتەوە هەرچەندە دانیش دەنێ بەوەی ئەم شەڕە ئەرکێکی کوردخایەن نییە. هەڵبەت ئەڤە ناتەڤایە هەفپەیڤینە دەگەڵ برێز جبووری دیارە درێژە هیاوێ لەسەر ماڵپەڕێن دەنگی ئەمریکا و دەنگی ئەمریکا هاتیەدانان بەڵێن برێز جبووری پتر بەحسێکی تکە دەگەڵتا چکو مۆکیمە گوتی درێژی لەسەر ماڵپەڕیە. بەڵێ ئەلبەتە لە تەواوی دیمانەکەدا بەس لە ناکۆچەکانی نێوان لایەنە عراقیەکان دەکاوە چۆن بوونەتە هۆکارێکی ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ ڕۆژی عراق بەرەو خراپتر ببات و زیاتریش جەخت لەوە دەکاتەوە کە چەند پێویستە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کۆمەکی زیاتر بۆ عراق دابین کە و دەڵێ بەبێ بوونی ئەمریکا ینی ناتوانرێت هیچ پرۆسەیەک لە عراقدا بەڕێوە بچێ لە ئێستاشدا زۆر گرنگە بەهۆی ئەو قەیرانە هەم دارایی هەم ئاسایشی و هەم سیاسی کە لە عراقدا هەیە یەکێک لە خەڵەکانی تر دەخیل کە ئاماژەی پێکرد گلەی و گازەندەکانی عەرەبی سوننە بوو لەسەر مەسەلەی هێزی حەشدی شەعبی. دەستەکان خۆش بە ئەو توێژە. بینەرانی عزیز کیت تۆماس هاوڵاتیەکی ئەمریکی بوو لەگەڵ شەڕبانەکانی یەپەگەدا بەشداری لە شەڕی ئازادکردنی کۆبانیدا کرد کە دژی تووڕەوانی دەوڵەتی ئیسلامی بوو. ڕۆژی سێی ئەم مانگی شەشە بەڕێز تۆماسی تەمەن 37 ساڵ لە ئۆپەراسیۆنێکدا بۆ ڕزگارکردنی گوندی قەنتەرێ لە نزیک کۆبانی دەکوژرێ. کۆبانیش مەراسیمێکی تایبەت بۆ پرسەکەی ئامادە دەکا. زانا عومەر پامنێری دەنگی ئەمریکا لەوێ بوو و ئەم ڤیددیۆی بۆ ناردوین. کەیت برۆنفێڵ یەکەم ئەمریکیە دنافهێزن کوردادا دشەڕێ دژی داعشدا بێتە کوشتن لێ نەیەکەم بیانیە خۆ بەخشکری دشەڕێ vê کۆمەڵا تیرۆریستدا لە کوبانی کاربدەستێن یەکەین پاراستناگەل یەپەگێ ڕێ و ڕسمێن فەرمیên veşartina şehîdan jêregêran. Careke dînê ev tê îsbatkirin ku di kesayeta şehîdgel hata terora cîhanî berxwedana cîhanî tê meşandine. Ji bo wî jî hemû kesên demokrat ev tenê ne ji Emerîka ji hemû hêzên Rojava û hêzên cîhanê beşdarî YPG dibin. Karbidestên YPG dibêjin kuştina keyf wan bi navê Kelhat Rûmet naz dikir peyameke ji bo civaka nifneteweyî. Ev nîşaneke mezin e ji civaka navnetewî re. Got xebata me ji bo mirovaniyê ye, ji bo demokrasiyê ye. Em spasiya wan kesan teva dikin, got di navrêzên me de şerê Daişê dikin. Berxwedana me rewa ye. Loma ev demokrat xwazên cîhanê piştgiriya me dikin. Em rêzê li kêt digirin û sersaxiyê ji malbata wî re dixwazin. Keith yê 36 salî ji bajarê Bostonê wîlayeta Massachusetts'a û li meha dû گەهشت بوو ڕۆژئاوا بە مەبەستا شەڕێ داعش کە سوکارên wî zû hatine ئاگەهدارکردن لەسەر کوشتناوی. وی هەست دەکرد و تڤیا بچێتە شەڕێ بەدکارا و دەستواڵان نمێنێت دەمێ تاوانە بە چاوی خۆ دبینێت. کاربدەستên ئەمریکی کوشتنا کێثبرۆم پشتڕاست کردیا و دەبێژن بالیۆزخانên ئەمریکی کاری dikin ji bo veguhastina termêwî ji bo ئەمریکا. li dawiya 2014 Astralyekî bi navê Ash Jahans li Şingalê di şerê dijî Daişda hatibû kuştin. Li destpêka 2015 xanimek Almanî ya 19 salî bi navê Ivana Hoffman di şerê Daişda hat kuştin û li meha sê Adarê Brîtaniyek bi navê Constance Scorfield hat kuştin di şerê Daişda. و کۆمەڵا ئیسلامی داعش خۆرتەکی کورد ji xaniqîn bi navê Semîr Murad ser jê kir bi amadebûna jimareka serok eşîretên Erebên Sunî wî xortî xizmet dê nav hêzên leşkerî Iraqê de dikir. Di vê raportê de peyamnêrê dengî Amerîka Dilşad Enwer lê behiya wî xortî amade bibû.
چەکدارەکانی داعش سەربازێکی کوردی خانەقینیان لە پێشچاوی ژمارەیە کەسایەتی عەرەبی فەلوجە کوشت بەمەش ژمارەی ئەو گەنجە خانەقینیانەی لە ڕیزەکانی سوپای عێراق و حەشدی شەعبیدا کوژران گەیشتە 25 کەس. کەسوکاری سەمیر موراد سەربازە خانەقینیەکەی سوپای عێراق هەرچەندە تەرمی کوڕەکەیان پێ نەدراوەتەوە بەڵام لە خانەقین پرسیان بۆ کوڕەکەیان داناوە و هەڕەشەی تۆمارکردنی سکاڵا لەسەر کەسایەتی عەرەبەکانی فەلوجە دەکەن. لە 26 مانگ منتەقەی گەرمە لە ئەمبار گەرمە هجومیان کردە سەریان داعش لەوێ ئێمە 27 مانگ خەبەرمان بۆ هاتووتیان براکەت شەهید بووە ئیتر کەوتیان براکەت شەهید بووە من یەکسەر چوون بۆ بەغاویستم بڕۆم بۆ جێی شەڕەکە هیچ مەجالێکی تێدا نەبووتیان هەمووی خەتی عسکەری ئێمە ناتوانین مەدەنی بەرین تر جنازەکەی دیار نەبوو هەرانەوت شەهیدە و بەڵام جنازە هیچ دیار نەبوو تاوەکو 3 مانگ مەجلسی عەشایری ئەمباری یەکەمیان کرد و مبایعە بۆ ئەبوبەکر بەغدادیان کردبوو ئەم ڕۆژەکە ئیتر لەسەر فەیسبوک ئەلانیان کرد کەوتیان براگەم لەوێ ئەسیر بوو و شەهید کراوە. خانەقینیەکان کە ژمارەیە گەنجان پەیوەندیان بە حەشدی شەعبیەوە کردووە لە نێو قەزاکەیاندا وێنەی ئەو گەنجانەیان هەڵواسیوە کە لە ڕیزەکانی حەشدی شەعبیدا کوژراون. کە لە سەرەتای هاتینی داعشەوە من خۆم گەنجانی ئەم منتەقە هەمویان علاقاتێکی چاکم هەیە لەگەڵیانە هەمویان داوایان لە من کرد قائمەیەکیان هاورد زیاتر لە 1000 کەس ناویان نووسی بوو وتیان ئێمە ئامادەین بەبێ هیچ تەنانەت نان و فیشک و ئەمانەمانە بۆ بێنن ئێمە ئەمانەوەی بەرەنگاری لەگەڵ داعشا ببینەوە گیان خۆمان کفن ئەەکەین نەبەر گیان خۆمان تەرخانەکەین بەڵام من چوون بۆ ئەمەڵبەند و کاک شێرکۆ خوا هەڵ ناگرێت کە زۆر هەوڵێدا بەڵام هیچ حکوومەتەکە استجابەی نەبوو بۆ ئەوانە ئەو گەنجانە هەمووی ئیسا تقریبا زیاتر 100 کەسی لە تکریتە ئەو باقیشی زۆری ڕۆشە بۆ ڕوومادی ئەومانە ئەم حکوومەتی ئێمە نەیتوانی باوەش بۆ ئەم گەنجانە بکاتەوە نەیتوانی. دانیشتوانی خانەقین هەرچەندە بەشێکی کەمیان ئینتیمای مەزهەبی بەسەریاندا زاڵترە و لایەنگیری هێزە شیعیەکانن بەڵام زۆربیان ئینتیمای نەتەوەیی بەسەریاندا زاڵترە و لایەنگیری هێزە کوردیەکانن. خانەقینیەکان کە زۆرینەیان بە نەتەوە کورد و بە مەزهەب شیعەن لەلایەن بەشێک لە دانیشتوانی هەرێمەوە تۆمەتبار دەکرێن بەوەی کە ئینتیما مەزهەبیەکە زاڵترە بەسەریاندا وەک لە ئینتیما نەتەوەیەکە بەڵام ئەوانیش وەڵامی خۆیان هەیە و پێیان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان پشتگوێی خستوون. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. ئایتاج بارام سەرۆکی ڕێکخراوێکی سەر بە هودا پار پێش چەند ڕۆژێک لە شاری دیاربەکر کوژرا و کوشتنەکەشی ئاڵۆزی و پشێوی بە دوای خۆی داهێناوە و لە ئاکامیشدا 3 کورد دەکوژرێن. خەجیجان فارقین پامنێری دەنگی ئەمریکا زانیاری زیاتری لەلایە. Meytesê alîgirên HDP roja çarşemê li gorîstana Yeniköy hate binavkirin. Serokê Komeleya Xizmên Windayan û şehîdan Mehmet Akar got ev kuştin ji aliyê hêzên tarî ên ku tehemûla destkeftiyên Kurdan nekirine pêk hat. Em rica dikin ji gelê xwe em tehemûlekî sebrkî mezin em rê bidin. Evî hêzê hêza gelê Kurd دالێ سیاسی دا جی دالێ تەکۆشری دا جی بسەبرکی تەحمولەکی مەزێن هاتیە بی ئاسێ ئەم ji ماڵباتا خورا ئەم دوێ خودێ تەعالا سەبر و حەویکی مەزن بدە ماڵباتا me سەبر و حەویکی مەزن بدە gelê Kurd. Car cara êriş bikaranîn car cara Politika qirêjî ser gelê medan meşandin. Serokê Partiya Herêmên Demokrat Alî Şimşek jî got li ser gelê Kurd polîtikayên qirêt tên birêvebirin. Li heftê Hezîranê de her gal rûxan her gala ku 100 sal hatiye avakirin rûxan elbet ev şikandinek mezin e ev demik dîrokî ye ji bo vê yekê jî niha ji bo ku vê serkeftina mezin o vê şikantina dîrokî bawakî din di nava gel de bê bereva jî kirin êrişê qirê jî ser gelê me tên meşandin. Meytê Aytaç Baran jî ji aliyê Hudaparê hat tepinkirin û li wir Serokê Hudaparê Hüseyin Yılmaz îdia kir ku Baran bi destê PKK hat kuştin. Demokratik çevrelere ve özellikle de halkımıza yönelik Sîv yek rêxistinên civakî û partiyên siyasî yên Amedê li ber
ئاواهەیە کۆنگرێ جوەکە دەموکراتیک داخوێنیەکدان لەسەر ئێریشên çekdarî ên rojên dawî. Li ser navê rêxistinên endama KCD Saliha Aydenîskot, AKP di hilbijartinê de li herêmê têk çû. Li hember gelime û hêzên demokrasiyê bi zihniyeta ku dibêje an ez ê bibim desthilat, an jî ez ê jiyanê li we bikim dojeh terorê dimeşîne. Çavên xwe li kuştina serokê İhyaderê girtin, bi destê hêzên tarî xwestin ku bajêr kaos çêkin û birayan bi hev bidin kuştin. Diyar ku ev bûyer ji navendek tê rêvebirin û plankirinê. Divê wilayeta Amedê ku jerên çar welatiyên me eşkere bike û wan bigire. Xedîcan Farqîn, Dengê Amerîka, Amed. ئەحمەد داودۆغڵو سەرۆکوەزیری تورکیا بە فەرمی دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەیاند پاشەوەی پارتی داد و گەشە پێدان زۆرینەی دەنگەکانی خۆی لە دەستدا لە هەڵبژارنەکەی ڕۆژی حوتی ئەم مانگەدا کە وەک گورزێک سەیر دەکرێت بۆ ئاکەپە بە تایبەتیش کە ئێستا دەبێت بە شوێن هاوپەیماندا بگەڕێ بۆ پێکێنانی حکوومەتی نوێی وڵاتەکە. بینەرانی عزیز فەرمونون لەگەڵ ئەم راپۆرتە. سەرۆکوەزیر داود ئۆگلۆ دەگەڵ سەرۆک ڕەجەب تایب ئەردوگان ڕۆژا سێشەم لە ئەنکارێ کۆمبوو ji بۆ دەست ji کارکێشانە خۆ بدەتن. داخویانیەک فەرمی ڕاگەهاند کو سەرۆک ئەردوگان دەست ji کارکێشانە داود ئۆگلۆ پەسەند کردیە و سەرۆکوەزیر دێ di پۆستا خۆدا بمینتن هەتا حکومەتا نوح بێتە دامەزراندن لێ سەرۆک ئەردوگان قەت لە پێش خەڵکێ ژووی دەمیوەرە دەرنەکەتیە. Ez bawer dikim lêdana demjimêrê çend rojan rawestiya bû. Ev e pêdeçûneke girîng bû. Em fêrî wê nebûn. Serokê me tim di axivî û gotarên wî li ser televîzyonê dihatin weşandin. Niha em ketine çalê. سەرۆکوەزیر ئەحمەد داود ئۆگلۆ دێ هەوڵا پێک ئینانا کوالسیۆنێکی بدەتن ji بۆ حکومەتان و پارتیا بزاوا نیشتیمانی مەهەبێ یا باسکی ڕاست دیارە دێ شریکا چاوەڕێکری بە. ڕەنگە دانوستاندن ji بۆ wê ئارمانجێ nebisana hîbin. Rêberatiya MHP ji xwe ber rexna li brêz Erdogan girtina ku berovajî destûrê Tirkiya li demê helbijartina kampên dikir. Hinek ji dostên berê yên Serok Erdogan rexna li daxuyanên wî girtina dema helbijartin dikir ku ji bo berjewendiya AK Partî bû. Destûr rijdiye li bêlayeniye dikir. Sûnda serokê her wesar rijdiye li bêlayeniye dikir. Ji ber vê çendê bersevdana hindek dengderan dijî piştevaniya aşkira ya serokî bû bû partiyekê û gotara wî dijî aliyên dî. Rêberên rikaberên Erdogan ku renga bibin şirîkên hikûmeta wî bi ruhînî dibêjin ew li şêweyê maytîkirina Erdogan di kampêna helbijartinan de xweş nabin. Amerîka bihîviya digel hikûmeta dahatiya Tirkiya kar bike. Tirkiye ew hevalbenda Amerîkaya NATO ye û em ê pêgir bin bi berdewamiya hevkariya siyasî, aborî û parastinê li gel wê. Hikûmeta Amerîkî pesna hewl û bizavên Tirkiya daye ji bo rêgirtinê li derbasbûna şervanên biyanî ew ên dikevin rêzên komala Dewleta İslamî Daeş lê Iraq û Sûriya. Lê rijdiyê li Enkerê dike hêşta pitir karî ji bo wê nabike. Sekreterê Giştiyê Hizbî Demokratîk Kurdistanê İran Mustafa Hicrî li Washington digel jimareka endamên Kongresê Amerîkî û Karbidestan kom bûye. Hevkar Muteber Şirwanî delîveya hevdîtina wî hebû û pisyar jî kir ka ew bawer diketin civaka nêfnetewê İran li dawiya vê mehê wê bigehne rêkeftinekê li ser bernama navûkiya İranê. دقیقا ناتوانم بڵام کە تا کۆتایی ئەو مانگە ڕێککەوتنەکە دێتە دییان نا بەڵام دەتوانم ئەوە بڵم کە بە بۆچوونی من ڕێککەوتنەکە جێبەجێ دەبێت ممکنە بڕێکی کەژماوەکە درێژ بکرێتەوە هۆیەکەشی بۆ دەگەڕێنەوە کە کۆماری ئیسلامی ئێران بێجگە لە ڕێککەوتن و وەکو تا ئێستا دیوبانە قبولکردنی مەرجەکانی خۆراوە هیچ ڕێگایەکی دیکەی نییە چونکە ئابوووریەکەی لە حاڵی ڕووخاندایە هەزینەیەکی یەکدار زۆری کەوتوتە سەر بە شەڕی سووریا بەڕێوەبردننی شەڕی یەمەن تەمینی هەزینەکانی حیزبوڵڵا و گروپە تروریستەکانی دیکە بۆی کە بتوانێت ئەو سیاسەتەی درێژە بدا کە بخۆیان بەو سیاسەتە دەڵێن هەناردەکردنی شۆڕش مەجبوری دەبی لەباری ئابوووریەوە دەستی پڕ بێ بۆیە من لەو باوەڕەدام کە ئەو تەوافقا جێبەجێ دەبێت.
جناب ماوەیە کە لێرە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکان و دیارە چاوتان بە ژمارەیەک ئەندامانی کۆنگرس کەوتووە دەکرێت جناب بفەرمووی ناوڕۆکی ئەم باس و گفتوگویەتان ئایا لەسەر بە تایبەتی ئەو ڕێکەوتنە بۆ یا بابەتی دیکە بووە و کاردانەوەیان چۆنە؟ لە ڕاستیدا باسەکانی من لەگەڵ ئەمریکایەکان لە پەیوەندی دەگەڵ ئەو ڕێکەوتنە بووە ئاسەواری ئەو ڕێککەوتنە دیارە ئاسەواری نگەتیڤی ئەو ڕێککەوتنە لە پەیوەندی دەگەڵ ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران دەستی پڕ دەبێت لەسەر لە هەڵگرتنی گەماروکاندا لەباری ئابوووریەوە بۆیە دەتوانێت زیاتر یارمەتی گروپە تەروریستیەکان و لایەنەکانی تەرەفداری خۆی بکە نەتیجەی ئەوە هەروەکو تا ئێستا دیومانە شەڕ و ئاژاوی زیاتر کوشتاری زیاتر و بەهێزکردنی زیاتری شەڕی ئتنیکی و ئاینی دەبێت لە منتەقەدا کە کۆماری ئیسلامی ئێران ئەوە تاقیب دەکات ئەوە ئامانجەکانێتی لە خۆراڵاتی نێوەڕاستدا کە تەنها بە وسیلەی شەڕ و ئاژاوەنانەوەیە کە دەتوانێت نفوزی خۆی لە وڵاتانە زیاتر بکە ئەوە مەسلەیەک بۆ کە لەگەڵ ئەمریکایەکاندا باسم کردووە تەنانەت باسم لەوە کردووە دەگەڵیان کە مەسلەی داعش کە کۆماری ئیسلامی دەیەوێ وا نیشان بدا کرد لە دژی داعش و شەڕ دژی داعش دەکا بەداخەوە ئەمریکایش بەتایبەت ئۆباماش لەسەر ئەو مەسلەیە نزیکەی دوو مانگ لەوە پێش قسەی کرد و باسیەوەی کرد کە لە شەڕ دژی داعش ئەمریکا و ئێران خاڵی مشتەرەکیان هەیە و پێکەوە دژی داعش شەڕ دەکەن بۆم تۆزیحداون کە ئێران نەکرد دژی داعش نییە بەڵکو یەکێک لە بەهێزترین یارمەتیدەرانی داعشە چونکە داعش وەسیلەیەکی زۆر باشە بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی سیاسەتەکانی خۆی لە منتەقەدا بەرێتە پێشێ ئەوە و هەروەها داهاتووی ئێران دوای ئەو توێژانە کە چ دەکا ئایا ڕۆژاوا دەستی ئێران ئاوەڵا دەکا هەروەکو تاکو ئێستا هەیە لە ناوچەدا بە کەیفی خۆی دەست درێژی بکە ئاژاوە ساس بکە شەڕ ساس بکە لە ئێرنیە و خۆی ئێراندا مافی مرۆڤ پێشێل بکە و ئەو زۆڵ مستەمەی لەسەر نەتەوەکانی ئێرانی بەتایبەت نەتەوەی کورتەیە لەسەر ژن هەیە ئایا ئیجازەی دەدەن هەر ئاوا ئیدامە بدە ئەوانە ئەو خاڵانە بوون کە لەگەڵ ئەمریکایەکان باسمان کردو بەڵێ کاردانەوەی ئەوان چۆنە ینی بڕوانینی جەنابەتیانی ئەوان چۆن لەم نیگەرانیانەی کە ئێوەتانە و دەرتان بڕیوە ئەوان تێگەشتنی ئەوان چۆنە بەگشتی دەتوانم ئەرسام بکەم کە زۆربەی ئەوانەی کە من چاوپێکەوتم لەگەڵیان کردووە لەگەڵ بۆچوون و نیگەرانیەکانی من هاوڕا بوون ئەوە پیان وا بوو کە ئەمریکا سیاسەتێکی زۆر لاواز بەکاردێنێ لە خۆڵاڵاتی نێوەڕاستدا بەتایبەتی بەنسبەتی کۆماری ئیسلامی ئێران ئەوە بۆ خۆی کۆماری ئیسلامی تەشویق کردو بۆەوەی کە دەست درێژی زیاتر بکە ناڕازی بوون لە بەڕێوەبرنی ئەو سیاسەتە و پیان وا بوو کە دەبێ خۆراوە بەتایبەتی ئەمریکا لەو پەیوەندیدا دەورێکی فعالتر بجێڕێ بە دژی سیاسەتی دەستی وەردان و زۆرە ملی کۆماری ئیسلامی ئێران بەڵێ پێم خۆش بوو جەناب کارداناوی جەنابزان بەو سەرکەوتنە مێژوویەی کە هەدەپە دەستی هێنا لە هەڵبژارنەکانی پەرلەمانی تورکیا و بۆ یەکەم جار وەکو حیزبێکی کوردی دەست لە ناو پەرلەمانی تورکیا ڕای جەنابەت لەسەر ئەم سەرکەوتنەتیەوە چ کاریگەریشی دەبێتن بەسەر بەشەکانی دیکەی کوردستان بە تایبەتی کوردستانی ئێران دیارە ئەمە بەو سەرکەوتنە زۆر خۆشحاڵین هەروەکو هەموو سەرکەوتنیی کورد لە هەر بەشێکیدا ببەی خۆمانی دەزانین و پێی خۆشحاڵین هەر بەو بوونەشەوە دەفتەری سیاسی ئێمە نامەی پیرۆزباییان بۆ سەرۆکایەتی هەدەف ناردووە کاردانەوەکەی ڕاستەکەی ئێمە چاوەڕوانین و هیوادارین کە ئەو سەرکەوتنە دەواقەدا ئاکامەکانی بگەڕێتەوە بە قازانج و بەرژەوەندی جوڵانەوەی کورد لە هەموو بەشەکاندا بە تایبەتی لە کوردستانی تورکیەدا کە گەورەترین بەشی کوردستانە ئەوە ببێتە خاڵێکی وەرچەرخان بۆ هەدەپە و بەسەرویوان بۆ پەکەکە کە تەعاملێکی دروستتر و بەجێتر و دموکراتیکتر لەگەڵ
لەگەڵ هەموو بەشەکانی کورد لەگەڵ ڕێکخراوە سیاسەکاندا بەرێتە پێشێ و ئەوە بکاتە دەسمایەک بۆی کە کوردەکان هەموو کوردە نیشتمان پەروەرەکان کە بۆ مافینەتەوەی خۆیان حەول دەدەن لە دەوری کۆ بکاتەوە. ئێمە هیوادارین لەو ڕاستایەدا هەدەپە ئیستفادە بکات لەو فرسەتە گەورەی کە بەدەستی هێناوە. هیوادارم لەو ڕاستایەدا بچێتە پێشێ. قەزاوەتەکەی دێڵینەوە بۆ دوایی کە ئایا هەدەف دەیەوێت لەو ڕاستایەدا کار بکایاننا. بەڵێ زۆر سپاسی جەناب دەکەم سکرتێری گشتی حزبی دموکراتی کوردستان ئێران جەنابی مستەفا هیدری بۆ ئەم دەرفەتەی بۆ ئێمە ڕەخساند. من سپاسی ئێوە دەکەم بۆی کە دەرفەتتان ڕەخساند کە لەگەڵ خەڵکی خۆمان بتوانین لە ڕێگای ئێوەوە بۆ چوونەکانی خۆمان دەربڕین. زۆر سپاس. سپاس بۆێت. هەلبەت ئەڤە نە هەموو هەفپەیڤینە دیگەل بریز هیچری بوو. کێشەین حزب دیموکراتی کوردستان دیگەل پەکێکی بەری چەند هەفتیان ئایا حزب دیموکراتی کوردستان ئێران دێ ژوان جیها لێلوان جیها بمینە کو شەر دنێبەرە وان و پەکەکێدا بەری چەند هەفتیان دروست ببوو. ئایا بەرنامە حزباوی ji بۆ ئیرانە پاشەڕۆژی وێ چ بە ئەف هەموو بابەت ددریژاهیا پەیبینەدانە دیگەل برێسیژی و لەسەر ماڵپەڕن دەنگی ئەمریکا و دەنگی ئەمریکا بەڵاو دەبە. لێرە لە واشنگتن یاریە ساڵانە یا بەیسبۆڵا کۆنگرسا ئەمریکی هاتەکردن ژمارەکە سیناتۆر و ئەندامین جواتە نوێنەران بەشداری کرد و بە قازانجا دیموکراتان بداوی هات و لە دەمێ یاری و ژن نشکێڤە سەرۆک باراک ئۆباما کەتە ناف یاری گەهێ سەما دزەیژی لور بوو و ئەفراپۆرت گەهاندێمە. کۆنترین یاری سپۆرتی ئەمریکی بەیسبۆڵە. ئەمە تەنها یاریەکی سپۆرت نییە بەڵام بەشەکە لە کولتوری ئەمریکا. دوێنێ شەو یاری ساڵانەی بەیسبۆڵ تایبەت بە ئەندامانی کۆنگرسی ناسراو بە کنگرشنل بەیسبۆڵ لە پارکی ناشنەڵز بەڕێوە چوو. لەم یاریە ئەندامانی کۆنگرسی هەردوو پارتی کۆماری و دموکرات دژیەک یاریان کرد و هەروها پارەیان کۆ کردەوە بۆ چەندین ڕێکخراوی خێرخوازی واشنگتن. بە هەیەجانترین شت سەبارەت بە بەیسبۆڵ ئەوەیە کە تۆ ناچار نیت بە بەردەوامی سەیری بکەیت. ڕاستیەکەی من خۆمەوەندە ئەهلی وەرزش نیم بەڵام خۆشم لێدێت. لێرە من هانی تیمی دیموکراتەکان دەدەم. هەندێک لە ڕابەرانی ناوداری ئەمریکا ئامادەی یاریەکە بوون و بەشداریان کرد. هەندێک لە ڕابەرانی ناسراوی وڵات کاندیدی سەرۆکایەتی ڕاند پۆلی کۆماری و ئەندامی کۆنگرس لیندە سانچێز و تیم واڵز و زۆر کەسی تر. تۆ هەردوو لات هەیە لە بەرامبەر یەکتری یاری دەکەن. ئیتر بەڕاستی شتێکی خۆشە. هەروەها ئەم یاریە کۆنەی ئەمریکا ئیستا ئەوە تا ڕێبەرە گەورەکانی ئەمریکا دەیکەن. یاریەکە کۆتایی پێهات بە بردنەوەی تیمی دموکرات. بەڵام بۆ لایەنگرانی دموکرات هەر ئەوەندە نەبوو. سەرۆک باراک ئۆباما لە کاتی یاریەکە لە ناکاو دەرکەوت. ژمارەیەک لە ئامادەبووەکان دەستیان بە هاواری خۆشی کرد و وتیان ئۆباما بۆ 4 ساڵی تریش. ئەم جۆرە یاریە لە ساڵی 1990 دەستی پێکرد و هەروهاش بووە بەشێک لە کولتوری واشنگتنی پایتەخت کە پارە کۆ دەکرێتەوە بۆ ڕێکخراوەکانی خێرخوازی و هەروهاش دەرفەتێکە بۆ ئەندامانی کۆنگرس چاویان بە خەڵکەکە بکەوێت. سەرۆکی کەمینەی دموکرات ستەنی هۆیر ئەویش بۆ بەشی کوردی دووە. سەما دزەیی دەنجی ئەمریکا. به سلاوین تیم کورد کنکشن و توای استاف کورد کنکشن انتنا داویا برنامه لروجا سه شنبه دی مجموعه کا دی یا راپورت او هف پیوینا هبل بندامه ببینن هندکارن برنامه ما لسر مالپرن دنگی امریکا او دنگی امریکا تماشا بکن بتایبد او دو هف پیوینن گرینگ دیگال دو سیاست دوانن سروک پارلمان عراق و هروسا سکرتری حزب دموکرات کردستان ایرانی لسر مالپرن ما ببینن و دکارن ببین حوالن من فیسبوک و تویتر جی ادرس ما ناو نشانی ما کرد کنکشنا. عطاسیشم خدا حافظ.